دەبی کوژێنەرەوە دەرە میشمێشمان چووە خەڵکی بەیانیان کوێ لێ فەیروز و لە گۆرانی خۆشە بێمەلیش غژ ئەمە چی بوو؟ ئەڵێم ئەمڕۆ زۆر جوان خۆ گۆڕیوە. گوێ بگرە بۆ جومعە حەزم لە سەر و پێیە. ماڵی براکەشمێنمەوە ئازادی برام محاولە بکە ئاوا سێ چوار کەللە و پێچکە و شیلا و گۆشتی زۆر تیابێت. وەی بەخێر بێن سەر چاو تۆش و ئازاتی برا و ئەمرەکەن. ئۆی ئەزاری لە پشت هێشتا ڕۆژ نەبوو تۆ خێڕ و شەر بەرژ نەکراوە ئۆف و ئاخمان دەست پێ کردەوە. هەڵم نامبەی بۆ لای دکتۆر. ژنەکە دکتۆریی خۆ تۆ نەخۆش نی تۆ حارەکەن نییە هەر دانیشتوی ئەها سەی من کە ڕۆژێ لە دووبێ ڕۆژێ لە جۆجێ ئەڵێ سوێزکەم بەیانیتان باش بەیانی باش بەیانی و باش ئەم چەتیۆ بۆ نەتەوە پەیمانگا هەتا چواری بەیانی لە تاوازاری خۆم نەنووسم تر خەوم لێکەوتەوە بیرم چوو خەبەری کەمەوانی. ئاخ لە دەست ژنی خراپ ئەوەل لەسەر نتوانی خەبەری کەیتەوە ئەی تۆ بە کەڵکی چییت بە شەرفم بە کەڵکی توورێکی قوڕاوی نایت چێوە باڵم بۆنەکە زۆر خۆشە پیاوە بێت بۆنی خۆش بێت سەر و پێکە و بیر نەچێت وەی بەسەر چاو دەیخوا حافیزێ بێ خوا پشتیوانێ بێ ئیشەڵڵا. ئۆف لە دەست باوکم ئۆف ئەو هەموو خەدرێت چی لە توێکا دایکە؟ ئێرۆ خەدری چی بە قوربانە بم باوکتە باوکە دایکە ئەو هەموو خەدرە لە تووەکە تۆ بۆ هەر هیچ قسە ناکەیت. ئێرۆ خەدری چی ڕۆڵە؟ دایکە ئەمڕۆ خۆم بە ئەنقەز نەچمەوە بۆ پەیمانگا. بۆ؟ دایکە شتێکی زۆر زەڕوڕێکا بێ لەگەڵ تۆ قسەی لەسەر بکەم. چییە ڕۆڵە؟ وەرەوە دوبا بوەسکە. ئەرێ دێم وەڵڵا بۆ دێمە ژوانێ ئەگەر عالەم پێ بزانێ ئەوە شوێنەکەم دۆزیەوە زۆر سپاس دەست خۆش دۆزیمەوە. سڵاو 1500 سڵاو زۆر سپاس لە ڕاستیە هاتووم بۆ عەزیەک عەزیەکانتان لەکوێیە؟ ئەوە هەموو عەزی زۆر سپاس سەیریانەکەم بەخوا لامانە ڕەنگی سوور ئاوی چاوێنتە خوارەوە. واو ئەو عەزیەکە من بە دوایە گەڕێم. پاشە بۆ ڕەشوسپی بەخوا ڕەنگی پیازیم لای پیا و کەرەکە هین مەقسەد نیعی جوانترە. نا من حەزم بەمەیە ئەمە نرخی چەنە زەحمت نەبێ؟ ئەوە بە خۆڕاییە بۆ تۆ. نا خۆڕایی نا نرخەکەی بێ بڵێ. ئاخر بۆ کچی جوان هەر بە خۆڕایی ئەیین. باشە ئەچم تاقیەکەمەوانێت دواتر پێم بڵێ. ئەبێ تاقی کەیتە واسۆ فەتەسک و بەخوا من حیامە چێرە ئابڕوومەچێت دەفەرمی ماشەڵڵا باوکە ڕۆ جوان فەرموو چۆن خزمەتەکەم بەڕێز؟ ناجارەکە سپاس تەنها سێرەکەم. برایکیان باشی سەرچاوم کڵاومان هەیە ڕۆحەکەم مشتی نێرینە هەر نافرۆشم باشە خۆ پێشتر لە بەشێکتان هەبوو نێرینەوە قەپاتم کرد خێری نەماوە سەخەریکی شتی مێینە ناوەڵڵا سەرچاوم نەکبەت من لە پیاوە ڕقم لە خۆشمە دەبڕەوە. زۆر جوان بوو بەڵام پێم بڵێ نرخەکەی چەنە زەحمت نەبێت. ئەی من پێم نەوتی پاروشت وەرناگرم دی ئاخر نابێت. نابین نییە نازام هەچەند سیر دەکەم هەستەکەم بە تەنیاژیت بەڵێ خۆم پشیلەکەم بەیەکواژین بە تەنیا حەیرانی پشیلەکە و بم میاو 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 یەک دەقە تۆ زانین چۆن تمام کاتێ منە لاوی ڕقم تەلەفۆنەکەمی تایە دوای بە تەلەفۆن پێ دەڵم سیعرەکەی چەنەوە چەند نییە باش نییە بە تەلەفۆن پێم بڵێ نرخەکەی چەنە؟ بەڵێ بەڵێ باش یاخوا پیرۆزە بێت فەرموو زۆر سپاس. یاخوا بەخێر بیت ماشەڵڵا میاو میاو ئەرێ خوشکی من تۆ سەعاتێکە گەڕی قەینە وازی بێنە خۆم هەڵیەگرمەوە هیچ هەڵ نەگرت. لە ڕاستیە هیچی وان بەدڵ نەبوو ئەبێ ئێستا بڕۆم. سەرچاو
ئەتوانی کەمێ قسە بکەین خێرەگیان خاتون ئەتوانن بێمە ژوورەوە ببوورە من تۆ ناناسم چۆنیتە ژوورەوە کاولێکم خاتون دڵنیا بە هەموو شتێک بۆ شیەکەمەوە فەرموو ئەلو سڵاو چۆنی؟ سەرچاوم کێوی جەنابێ من سۆلافم هاوێکەوە عەزیەکە و یامێ بە بەلاش وڵا لەو ناوە خۆشە زۆر سپاس ویسم زانم تۆ بچی و عەزیە و یامێ بە بەلاش بێەوەی پارەم لێ وەرگری؟ قەزاوی باسی پارەمە کە پێم نەوتی یەک قاوە لە ماڵی ئێوە بخۆمەوە بزانم پارەی 100 عەزی داومت ئەی تۆ ژن و ماڵت نییە؟ بەرەوڵە هەمە بەڵام ژنەکەم زۆر ناشرینە بۆ تۆ خۆ زۆر جوانی؟ وەڵاهی من لەو جوانترم وا شایەتە بێتە خەوەزی ڕاکەیت مەعەدەڵێ پشت مێشێ ئاخ و ئۆفێکێتی هەر مەپرسە لە بەر چاوم پۆتووە ئێبی بە بۆ لای دکتۆر ژن زۆر ماندووە بەردەوام خەریکی ماڵ و مناڵ و یە بەڵا بی یاخوا دەتۆ واز لەو مۆزوعانە بێنە بزانم کەی بێم قاوە بەیەکەوە خوێن لە ماڵیەوە من نەترسم لەبەر دایکم و براکانم ناتوانم تۆنەوە بە تەنیاژیم ئەی من مەبەستمەوە بوو کە من مردم نییە نەک بە تەنیا بژیم کچێ منە بمە پیاوە منەتمە هاوسەرێک منە بم بە هەموو شتێک بە قورعان بە قوربانی چاوە یەک دقیقە ئێستا ئێمە خزمەتان ئێستا ئێمە خزمەتان تۆ پێم بڵێ کەی بێم کەی بێ ئێستا کاتژمێر چەنە دوای ئاوا نزیکی مەغریب ئەو ناوە بێ زۆر باشە بێ ئەی عینوانی ماڵەکە من دوای لۆکشنەکە و بۆ نێرم باشە بە قوربان خوا حافیز خوافز خوا لەگەڵ خوا لەگەڵ لۆکیشن 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 ئەوە تام لەبەر دەمی ماڵتانە زۆر باشە سێری ئەم لەولا بکە بزانە کەس دیار نییە نە کەس دیار نییە دەرگاکە کراوەتەوانە ڕێک وەرە ژوورە ئێوە کردمەوە ڕێک بە قەدرمەکانە وەرە سەرێ باش ئەوە سەرکەوتن ئەوە سەرکەوتن زۆر باشە دەرگای مەدخەلەکە کراوەتەوانێ ڕێک وەرە ژوورەوە ئەوە دەرگای مەدخەلەکەشم کردەوە هاتم ئەوە دەرگای مەدخەلەکەشم داخستەوە حالین لە مەتبەخەکەیام ئەی تۆ لە کوێی دەوەرە ئەوە هاتم ئەی دەوەرە ئەوە هاتم چیە بینم خیانەت باوکە من داوای لەبوردن لە تۆکەم منەوە نیم کە تاقیبی تۆ بکەم بەڵام لەبەر دایکم ئەو کارم کرد ئەو خاتونەی کە تۆ ویستن لە خشتەی بەری مەبەستم سۆلافخانە ئەو هاوکاری کردم و ئەم کارە قێزەونەی توی بۆ دەرخستین یعنی ئەمە ماڵی بەڵێ ئێرە ماڵی منە سۆلاف بەڕێزم ئەو پارە جوانی کە لە ئافرەتی خەڵکە سەرفەکەی بۆ ماڵ و مناڵەکەی خۆتی سرفکەی باشترە زۆر بەداخەوە تەواو منە ڕۆم من لای ئێوە جێم نابێتەوە من تازە حرمەت و هەیبەتم لە ناو ئێوەیان نەما منە ڕۆم تەواو وەستا من لێ دەبورم لە بە خاتی خوا ئەو مناڵانە تۆش واز لە هەوا و هەوەسی خۆ بێنە با لەمە دوا خێزانێکی بەختەوەر بژی یعنی منتان بەخشی
حەشەم بیلا من چەندێکی پیاوێکی نابوتم ئێوە دە ئەوە لە جوانن. هەلو گەڕایتەوە لە ئەوروپا؟ گۆرە کاکە وازەگەڕاوی من بێنە ستۆپ! بۆ؟ گۆرە کاکە و تەجیلە کەسکە خەڵک خەوتووە مناڵیان نەخۆشە یەک تۆز کاکە تۆزە پۆزەتیڤ بە و نەگەتیڤ بە ئەزیزی من کەسیکە بە قوربانێ بم. کورە بابوو بۆ خۆم سەقف کردووە کاکە. گورە بە قوربانە بێت تۆ مسەقەفی من مسەقەفم هەموومان مسەقەفین دلی من ئەزیزەکەم. کۆرە بابە بڕۆ ئەربانەکە ڕاکێشە بەم بڕۆ. هەوار بۆ خاتر بێغەمەرمە چییە من چییە بینم کورە وەزعەکە زۆر خراپە. ڕقیب ستۆپ! ئەی بە کاکە هێواش ئەوە هاتیتەوە؟ کورە بەم لیشکاو بێم و هێواش کاکە تۆزە لەرم بە ئەوە کور حیامان چوو بۆ باشە بۆ یەک پرسیار یەکەم من ڕقیم نیم من ناوی خۆم گۆڕیۆ کردمە بە لازۆ. گەزۆ؟ لازۆ لە خۆشەویستیان پێ مەڵێن لازۆش. لازۆش. گۆرە کاکەشان یەک تۆ باشە یەک پرسیار باشی بۆ مستەوتان بەرزە؟ کورکاکە گیانێرە بە سەوتی بەرز قسەنەکە کەس گوێ لێ نابێ. کورە کاکە بە نەرم بیت ئەبێ بە دڵنیشی نەرم هادئ نەرم هەر بە نەرمی قسە بکە بۆ نمونە ئەگە زلیکە نالێرێت بڵێ وەرە زلی کەش بە لێرە. کورە بەخوا ئەوەی زلە لە منە 10,000 شەقی تێڵەدەم. لازۆش. ئەڵێم ژنەکە ئەمە یەکەمەوە ها؟ ئالی کەرەوە. اینجا ئاوە نییە؟ آخر ئەها چاو لێ ئەمە ئیشی منە ڕۆڵە ها ئەستی کێ ببینە حیاو شەرەف مەچێت. لە باوکە ژیان بۆ شتانە زۆر ئاسایی بە زین چییە باوکە ئێستا بوون من لە ئەوروپا هەموو پیاوە کاوکاری خێزانی خۆیەکە ئێستا بۆن منە من ماڵپاکەمەوە جلە شۆم ئەبێت تۆ هاوکاری خێزانەکەت بکەین ئاسایی بێ بەلا تۆشتانە جدیدە شوی واللهی من و ئەمەیان نەوت دانێشمە خەریکی دۆڵمەڕن ئاچە خەڵک ببینی هەر حیاو شەرف مەچێت بەسەری تۆ ڕۆژ نییە چوار کەس نەیە بەدوام بۆ گادە گادە لە عازبکی بۆ دەچم ئاچم تەبڵەکەیان بۆ لێ من ئەمرت نەمێنێ من دەچم دوو قسێکێن لە سوڵحێک کاکەم کێشەیەکیان بۆ بێنە عیلاجەکەم بەسەری تۆ بە معلومات ئەوە دایکێ شایەتە ئەوە کۆڵانەی خوارە لەگەڵ سەرەکەەوە چوار کەس بێ پێنج کەس بێت دانیشتون کەوتم ئەهم هەمووی هەڵەچێتە سەر بۆ باوکە میانیان حەیە جوانە مەلک معقولە هەر هەمیان ناوی ئەحەبێ نەکڵم ئەحەم ینی احترام مەگرن لێمە تەسن هەڵەستنە سەر پێ دەرگایەک دەخڵەچمێ ئەیکەمەوە من دانیشتم تۆ وەڵسی باوکە ئەمە پێخۆشە چاو لێ ئەوروپا ئەوەیە علم و معرفەتی فێرەکە کوڕەکەم عاقڵ یەخوا ئەمر درێژ خۆمەچم باوکە نەمێنێ بۆ خاتری پێغەمبەر ئەم هەردووە تا درێژ بێ کەربێ لەگەڵ ڕێزمان بۆ چیاڵی کەسیان لەمان نییە وەڕۆڵا بیکەرەوە خۆمانی چۆنی باش یامێنە ماچێکم بەری هەتی لێ نزیکمە بەرەوە کۆرە بۆ کوڕم ماچێکم بەرەی تۆ برازام نیت ئەخە مامەژانە بە نەخۆشی نابێنن نزیک بیتەوە کۆرە بشتی وا نازامە چ بۆ لای ئەحمە نابێ معیدەیە موعیدی چی خۆ بۆ خەسخانە ناچم من ماڵی برامە مامەژان بێ ڕۆژە پێشە باوکم ئاگادار بێ کۆرەدا ئەحمە معید ئەمە چی ئەحمە بۆ ئاکابەتیوە ئەو چێڕۆڵە ئەو بە نایتە ژوورەوە نێ لە بێمەژوورە موعیدی هەیە لەگە باوک بە نایڵێ چێ کوڕە عومەر تۆ ماڵی خۆتە بێ قەزاویتە وەرە ژوورە وەرە کۆرە وەڵڵانێ ئەتە ئامە لێرە بێ من بەم ماڵی توێنێ باشە عیب نییە ترخوا حافیز عومەر عاقڵ بە عومەری برام باوکە ژیان ئەبێ هەمومان فێرمین بە معید بچین بۆ سەردان ئاوا ئەی بە قوربانی و علم معرفەتێکە بۆ هێنام مەتەوانێ ئەمرت نەمێنێ باشە پاپی گود مۆرگین مۆرگن چییە؟ یعنی بەیانی باش بەیانی باش ئەمرت نەمێنێ هێشتا خێر و شەڕ بەش نەکراوە بۆ هەڵەسانم ڕقە ماڵە ئاوا کردی باوکە وش ئەم ڕقەیە یەکەم ڕقە نییە ڕقیبە وەڵڵاهی دوای ئەوەش خۆ ئەگەر لە داخی ئێوە گۆڕیم ئێستا ناوەکەم گۆڕیەوە کردومە بە لازۆش لازۆش ئەمەر کوردیت بۆ هەڵەسانم چییە مەسەلە؟ باوکە وەرزش
ئێ مناقمتی بۆ ناس نا لەگەڵ توێ من نایم دە باوکە دە تۆ ژوەرە لەگەڵمان بخۆ زۆر خۆشم بۆیە کاکم خۆشی ئەوروپی بیرەکاتەوە هەم بۆ جەستە هەناسە و باشە بێ دەی وەرە لەگەڵمان ڕۆڵە کچەکەم تەمەنی من هی وەرزش نییە وەڵی من هەمووی جانم تەرهیمە بۆ باوکە ڕایدەری ساری تۆ ئەی عەمرن نەمێن بۆ قسەیە کرد داهەستە باوکە جەما بڕین نایم خنایم نییە باوکە نامناسی وتم نایم یعنی نایم پیاوەکی لە تەمەنیەوەیە ماوە کاکە گیانە مە وەرزشە بێ ما وەرزشکی نابێت بابە هیلاکم کوڕم بۆ هاتی وڵی زۆر هیلاک بووم ئەی چی بکەین باوکە دەڵم بۆ نامپێتە کۆڵم ئەجا باوکە تو خوای کۆڵ وەرزشەوە تاقیدە ناتوانم دە باشەوە دقیق و سادا ئەی باوکە وەڵام وەرزش وا بێ من هەموو ڕۆژی دە باشە دەم جوڵە دێ قاچە جوڵە دەم جوڵە ئەیدا ڕۆڵە کوڕم دێوە دی باوکە ئاگەر جوڵێ دی دەسێ دی قاچەکە دی باوکە ناوسی جێژم باوکە سرم گێژە خۆ ئەڵم باوکەجان تەلەفۆنکەم بۆ 150 ئی کوڕم خۆ گڕم نەکردو 150 حەریکە بەس کاکە میکە بۆ حکومێکە چونکە بەڵزینیا پێنەبی کە بۆ ئەهلیەکە باش ئێستا ها ئێستا باوکە گیانەی باوکە ئەلو مستەشفەیە والله باوکم وەزعی زۆر خراپە باوکە ئەو دکتۆراڵێ باوکم والی چەنە 19 کورە باوکەجان بۆ خاتی خوا نۆزی ئیسپانیە دەتوزان دەتخواڵە عەزێ دەبێ بێن بۆ گەڕێکی سیانزە خواحافیز وڵا مەڕەوە وەرە لەگە تۆمە بۆ چۆڕۆی بەدوام مەکەوە وەرە نەچێ ژوورەوە ها پێ دەڵێم نەچتە ژوورەوە بۆ چووە بچم بۆ ماڵی دایکم بۆ چێتی مای دایکە بۆ چێتی لەبەر چی لەبەرەوەی من داوای هەرچێکم تۆ بەم ناکڕی یعنی بەس بەگێ بەس دەبەرشتی بۆ ناکڕم بەڵێ تۆ عیبەر جارە تۆری دوان سێرە تۆری سیان تۆری عیب ناکەی تۆ سەماکە دانیشە ئەو چی دەنگە لە زاڵەکە بپرسە زاوە چی دەنگە زۆر نەکەتیڤی ئەو چییە با لە دادە و پرسە بزانە بۆ ئاکا بزانە ئەمە هار بۆ هار بۆ بە ناچوو هەموو گەڕەکاتە شەڕ تەلەفۆنکەم بۆ پۆلیس ئەمە ناکریاوە ئەی بۆ حەیامان چوو ئەلو پۆلیسە قوربانجان شەڕێکی زۆ گەورە عەجیبە بەڵێ شوێنەکە بەڵێ کۆڵانی سیانزە دەرگای ژمارە 2 دەبەس بگریە تۆش باشە من چەند جارم پێوتی ئەو قەنەفانم بۆ بگۆڕە تاقم خەنەفەی چی بۆ بگۆڕم تۆ هەموو ساڵ تاقم خەنەفا گۆڕی لە چۆن بوو خۆسکەم لێ نەیەوە بۆ ئەوە نەبێژدانی 3 ساڵیشە بێ من قەنەفەی ماڵی خۆمانم نەگۆڕیوە تو چەچەنە بازی مەکە ها بە هەڵەسم بۆ تاقمێ خەنەفەی زەم 15 وەرەقەیە لە چۆن بوو لەبەر چاوی ماڕاستی بۆ کچەکەم حەدێ چیە ها دەستی بۆ بەری تەگەشتی ئۆتۆ بۆ قسە ناکەیت ئەرێژنەکە قسەی چی بکەم من هەمووی ژانم تەشەنووجە ڕقەبێ ناموز ئەم وەرزشەی پێکردم ئەژینە ئەو پیاوە نییە بەخۆ هەڵەسام شەقی وام تێڵە یەک خۆنگە میزم پێیەکە بەس ناتوانم لەم بن ئێوە هەمووتان گەلە کۆمەچیم لێکن ئێوە بە نەسیحەتی کچەکەتانکەن تەسەڕوفاتی جوانکە وەڵای زاو هەمووی خەتای تۆ غەدر لە خوشکەکەمانەکەی ئەگینا خوشکەکەی من وانە دەبەسە باوکە باش نابەردەم ستاپ ئەلەمە چیم دەنگە کورە نابێ ئاوا بێت چۆن ئەبێ بەیبی مێشکی بچێت خێزانە خۆشەویستەکەم ئەبێ لەگە مناڵ هەڵسکۆتان جوان بێ یان تۆ لەخوا بەزیا بێت تۆ باوکێکی خوێنەوار باوکێکی عاقڵ یان تۆ یان خوشەکەم تۆ چۆن نەبێ ئاوابی لەگەڵ مناوە باوەڕکە لە وڵاتەی ئێمە کێگە هەش دایک و باوکێ شەڕی بێرە بەرچاوی مناڵە پۆلیس دوای دەقاگاتە سەریان مناڵەکان لێسەنێتەوە تێگەی نابێ ئاوا بن ئەوە بەڕاستە وەڵڵا ڕێک مناڵەکەشان لێسەنەوە دێسەنەوە لێسەن و لە وڵاتی مناوایە ئەی چۆن وەرە قوربانی بم چۆن یاڵم مناڵم خەڵی بیبە قوربانی بم ئەو کورە گوڵەکەم من ئەو مەزە بابە چۆنی بابە والله بابە هەموو ژیانی کە بابە ئەی وەسە چۆنە بەخوا لەوەتی ئەم وەرزشەم کردووە هەموو ژیان مەزیڕێن خانوو ژمارە 2 دەرگا من داش راحەتی خۆ بەڵێ هاتم
فەرمو کاکەجان بەخێر بێت باشی کاکە بەخێر مەسە چاو وڵی وتیان شەڕ بووە نازانم شەڕ بەڵێ وەڵا قوربای جە شەڕێکی ئێمە شەڕمان نەکردووە نا تەلەفۆنمان بووە و خانووی ژمارە دووتیان شەڕ بووە والله حاشا ولا کاکەجا ئێمە شەڕمان نەکردووە توانی بینە ژوورەوە بەڵێ فەرم پۆلیساوە سڵاتان لێبێ سلام تەلەفۆنمان بۆ هاتوو کە شەڕە لەم ماڵە کاشی پۆلیس با لە شەڕەکە بێنە ئەشەمیلا بژی پۆلیسی کوردستان ڕێگەڵی ئەڵمانیا دوای دەقەکەنە سەر کێشەکە یعنی بەڕێزی تەلەفۆنی کردووە کە شەڕە لە ماڵە بەڵە کاشی پۆلیس من تەلەفۆنەکەم کرد ئەی شەڕەکە کێ شەڕەکەی کردووە وەڵا شەڕەکە ئەو خوشکەمە و ئەو زاوایمان بوو ئێوە شەڕتان کردوە خاڵێکیان ئێمە بەڵێ والله حاشا وەلی لە ئێمە زۆر تەباین موو بەبینمانە ناچێت دادەجانم پیا شەڕی لەگەڵا کردویت نەوەڵا کاکە گیان بەخوا من مێردی خۆم بە هەموو دنیا ناگۆڕم شەڕیچی ئەی چۆن ئێوە نیە کاکەی تر بۆ تەلەفۆنەکە گەڵی شەڕ بۆ نیە وان ئەیبیان نییە کاشی پۆلیس وەڵا شەڕیان کردووە من شایەتم هەیە کوا شایەتەکە ئەوەتە ئەرە باوکەوانە بوو نەوەڵە ڕۆڵە خوار و ڕەشی دنیا و قیامەتەکە بەخۆربا وەڵی نەشەر بوونێ ئێمە هەر نازانین شەڕ چییە بەرە ئەرە دایکە تۆ بۆ شایەتێک ناوی شەڕ نەبوو ڕەبی باوانشیە خۆمان دەگمازی لە شەڕی چی؟ ئەی خوشکم تۆ لە زاواکەمان تووڕە نەبووی دە تۆ قسەیە بکە وا کاکەکە هیچ نازانێت تداخل مەکە ئەوەڵا کاشی پۆلیس شەڕیان بوو یعنی تۆ لە ئەڵمانیەوە هاتوویتەوە ئابۆ شێوازە بە تەمای گاڵتە بە پۆلیس کرد وەڵا کاشی پۆلیس من ڕنابێرم بەخوا شەڕیان وات مەژوورە کاک حاجیجان لەسەر ئیزنی تو ئێمە بین لەگەڵ خۆمانە کورە وەڵا مەمنونی ئێوەم هەل ڕێی سزنیشەوە هەر ئاوا ڕەوانەی مەتالی کەنەوە مەمنونتانە بەڵاکە نابوون ئەمرن نەمێنێ هەموو گیان تەشەنوتی کرد یاخوا بەخێر نەیە تۆ ڕۆڵە نەدەبواە بچمایەتە ئەوروپایی وەرە لە ئەوروپا بیتەوانی سەرجمکردی لەسەر قسەی حەق ئاچم ئەم ئاڵایە چەخێنم لەسەر لوتکێ و شاخە تێگەشتی ئەی چەقێنم وەڵام مێشکوێ تەقێنم ئێمە ئاچین ئاڵا چەقێنین ئاوینمەوە سمەیشە و چوە هەڵتانە پڕوچێنین ئەو بینمەوە قەیچێکە باشە دەی ئەبینمە ئەفرم دڵە کوێر بیت ئەرجەنتین گۆڵێکی لێ بکرێت ناتوانێ ئەمرن نەمێنێت دەبی بە دەی گۆڵی تەعادل کرد گۆڵ بوو ئۆفساید بە حیسێت و ناموسم ئەو حەکەمەوێت و فرۆشراوە ئەوە کڕیویانە ئەولا هەی چۆنێت ئەمرن نەمێنێت فارمانەوێ ئافرم دەی هەواکەن فار بس بابا بارێکە تەواو بینجاتان نەمێ ئای ئاریا بس پارم بێڕاکە لە دایکەوەی یارەکەم لە کیسوو یاڵە بۆ ئەودیو ئەمرتان نەمێنە خوا لە ئۆجاقە نەتان فتح ئەو مڵاڵە
ئاگری باشێ پارەبانەتێ سیارەکە کە مناڵێکی جاتوویەک فۆجێ خستۆ ماڵە بە خوڕنەگیرە بە هەموو احتیاطەکان بشێ فەتاح میزاج نییە چی ئەرجەنتی دوڕا ئەو کەم بە قوربانی لاعیب بە لاعیبی ئەرجەنتین ئیشەڵا بەرازی لەی باتەوە دەی ئیشەڵا دەمەشکە قوربانەمێ وزبە دەدەی پاسی بەرێ دەدەی ئافرم بیبە خۆتی لیە گۆڵ گۆڵ لا چۆ باوانشکە بە واکەڵێ مناڵی ئەرجەنتین گۆڕی تەعادلی کرد هەر بژی ئەرجەنتین دایمە پڕگڕ و تین دەدانیشە خەریکە براقی دایرەوە بە مناڵەکان ڕستی لەسەرەکەن حیامانە چیە براقی دایرە هیچی هێ و خەڵکە نییە خەڵک مهمترە یاری ئەرجەنتین بە قوربانی و خوای بم دەدەی ئەزان توشنەکە ئەگەر ئاوا بێعکسیم لەگەڵا بکەیت و دژی ئەرجەنتین بوەستیت منیش هەڵوێستی تۆڵمەوە بەرامبەر چیەکەی والله احتیمالە ژن بێنەوە بەسەر وەی خەم لێ سابڕۆژن بێنە بەبای والله بۆ معلوماتی ئەوەی ئەشی هێنم ئەرە مشجعی ئەرجەنتین چەند سانێکی ماوە دەدەی حەکەم فیکەی لێە وە خەیکە مرتاح بووم جا بەز نەبوو دەنتۆڕا بە قورئان حیامە چوو هەبووە هە نەچماتە ناو خەڵکەوە تەعادل باشتر ئەی بینی ئەو بەرازیل ئەمساڵ چۆنەوە مۆندیال هاباتەوە آخر با تەلاق نەخۆم ئەو حەکەمە بەس عادل نەبوو بۆچی عادل نەبوو ئەی آخر سەیکە عادل بەس لە کورد و لە عەرەبا هەیە و خەڵکی ئەرجەنتینە سیوا چۆن دەبێت کاکە و معاملەیەم بە ڕای والله ئەگەر نەوبینی ئەگەر و یاریزانەی بەرازی بچیانەکە چۆن تەقەڵیانەگراوە وەرە فەرەزەوەی تۆ بە حیاتی سێ یاری نەکردووە آخر حەکەمێک ئەگەر حەکەم بێت 9 دقە وەقتی ئیضافی ئەخر ئەوە جەریمەیە زۆر تەبیعیە زۆر تەبیعی یاریە 10 دقە ژەڕوا زۆر تەبیعی ئەو شتانە بۆ گەورە کردووە کاکە مەسەلە گەورەکردن نییە بە کاکە قوربانی معاملەکەم برا معاملەیەم بە ڕایکەم برا گۆڵەکەی دوێنێ شەو تو شەرەف و ناموس و حیسیەتە ئۆفساید نەبوو نەخێر ئاخر دەنەخێر نییە بەچی ئازاری ئەیدە ئەو تۆ کەواتە لە یاری هەر سێ یاری نەکەی باش من سێری ناکەم ئەزانێت تۆ ئەبوو ئەرجەنتی 6 گۆڵی بکردایە نەک 5 بەس حەیب قەدریان لێ ئاسڵان با بێ بڵە متەخەوە لە بەرازیل نادۆڕە بۆ تۆ یعنی فەرەت بەرازیل بە فرقە ئازاری دەرەجەیەک بەرازیل دەرەجەیەک چی ئازار تێ نەوەڵ ئازاریی ماڵە بەتە بە حەکەم نەبووی جا هەموو فیکێ دۆڵکێ ئاو فڕەیە برا کاکە بۆ خاتری خۆ پێغەمبەر معاملەی من ڕایکەن کاکە ئەرجەنتین ئەزانی چییە یعنی ئەرجەنتین بە معنای کەلی ئای ماشەڵڵا زۆر جوان یارێکی بردەوەم شۆ ئەو نیە دۆڕا بە بەرازیل حەیف بزارە ئەم جاریان چی لەو فەریقی بەرامبەر یاڵاتی ئەو کاکە ئەو معاملەی من برا ئەو معاملەی والله وبالله ئەگەر لە 8 گۆڵ کەمتر بکات یەگەی بە حیاتی ناڵێم من ئەرجەنتین وەڵا بە هەموو مۆندیالەکە 7 گۆڵیش ناکات ئەبینی پورە مادەی حەیف لەگەڵ فەریقەکەیە نازانم ڕقم تەلەفۆنی مدربەکەم لانی ئەرێ بەسا کاکە معاملەیەم بە ڕایکەن سعادێکە چاوەڕێی جەنابتانم یاخوا بە خێر بێ دەمێک هاتووی وەرە بە ملی شکاو من بەخێر ناتم لە خوارەوە سعادێکە چاوەڕێی جەنابتەکە مەڵ لەسەر و کۆبنەوەیە هاتوومەتە سەرەوە خەریکی یاری و تۆپێن و ئەرجەنتین و بەرازیلی کاکە گیان ئاوی پێم داهات دێرە چاوە ڕاستەکەم پەلەمەکە تۆ هەڵمەچووە یارەکەی ئەرجەنتین ئەم شەوە کاکە گیان یاری لەکوێ ببینم برام من تااقەتی یاری میاریم نییە کاکە میارەکەشی نەدوێ خۆی توو ڕاکە کاکەوە هەر ناکرێ کورە کاکە بۆ ناکرێەوە چی مشکلی هەیە بە قوربانت بوو کاکە تۆ پەلەمەکە با من پرسیارێکی لێ بکەم ئەگەر زانیت ئەوە ئەکرێ ئەگەر نەزانی بەخوا ناکرێ فەرموو تۆ مشجعی چی فەریقی من بەرازیل ئەیدە ناکرێ بەرازیلی بەڵێ هەلا خۆم بۆ یەکەم هەلەی چی ئاخر من ئەبێ من بۆی لێ من جابێتە لای تۆ چی بۆی مۆری واریت چوزام دەکاتە خۆم بۆ یەکەم ئاخر ناتوانانی خۆم ئەیکەم و هەر ئەیشی دەی ئەگە من ئەوە مۆر کرد تێگەی هەڵبەتە من کوڕی قەح هێواش چییە یعنی نانم کوڕی قەحتان نەبم چوزانم کاکە کوام عملە ئەوە تا برا وای بەسەر ولێرەی قوربان سعادە دواتە ئاگەڕم بەڕێوەبەربانتەکە باش بڵێ سێتە خوارەوە بەڵێ قوربان ئارەوە هەمومان مشەجعی فەڕەنساین ئیشەڵڵا کاسەکە هەر بۆ خۆمانە بێ دەی خوا هەگارێ بێ خوا حافیز بێ سڵاو قوربان ناشێت تۆش فەڕەنسابی بژی فەڕەنسا لە خۆتۆ فەڕەنسایکی فەڕەنسا کەی فەریقە وەڵا بەس فەریق نییە ئەوە مدیر عام بوو منیش لەبەر خاتری ئەو چکە ئەو فەڕەنسایە منیش فەڕەنسام بۆی نان بڕاوم نەکە ئێستا وای لاتوە مدیر عام چی بێ بێ تۆش ئەو بی بە قوربان وای قوربان نردوو بە دوامە ئەو ئەوراق و جەدۆل و شتە و تەواو کردووە واستشتان بێنە قوربان تو من پرسیارێک هەیە دڵم مەشکێنە دانیشە ئەڵەم جەنابەت مشجعی چ فەریقێکی واللهی فەتاح گیان ئەوەی ڕاستی بێ خوا ڕاستە و ڕاستی پێخۆشە من مشجعی بەرازیلم الله وە چی ئەڵێ منیش بەرازیلم بۆ تۆش بەرازیلی بەخوا گەورم ئەزانی چۆن سەمرێشی کوردیەکەم بە قوربانی مریشێکی بەرازیلم بەستوانە واللهی دەستە خۆش بەخوا قوربان کە دانیشین بۆ یاری بەرازیل بە دایکۆ بێ چوو هەمووی دانیش کوری ئێمە ژوین لە ماڵا بێ بە یەک فەرتەنە کلکی هینی دیا بچڕێما بێ قەزابی
بۆ خۆی گەورم کە بەرازیل گۆڵە کاتی یەکی لە ماڵیەمە ئەوێ بە چەپڵە لێیانێک دراوسەکان وازانە تەقەیە ماکەم داریشن ئێمە این چەپڵەمان بۆ بەراز دەتۆ واز لەوانە بێنە بڕ ئەو جەدۆلم بۆ تەواوکە درەنگە خودمان وابزان تاوە خوابزانام سێ چوارێکم ماوە لە ماڵەوە بیرم چوو جینەمیم تاو کردووە نازانم مۆزوعێک هەیە لە قەینا نایڵ ئادی بیڵە فەرموو وەڵاهی مۆزوعی فەرەج فەرەج چیەتی هانی مۆزەفەکان هەیە دژی بەرازیل بۆستن نەبابە ئەمە قابلی قبول نییە یەک دەنک لە کەسی قبول وەنیە ڕێگەمەی بچم بە چوار شەق بیێمە واز لەو بێنە کاکە شەق لە کەس دەڵمەیە تۆ مادەم ئەوە دڵسۆزیت و جەماعەتی بەرازیلی وەکو خۆمان ئەوە بڕیارم ماوە بوو کە بە مەسول شوعبە ئەوە چییە و سڵفێ ئەم شۆ خەوم دی لە خەماکردن بە مەسوولی شوعبە هین یاربیتەوە مەسوولی بەش داهاتە بڕۆ بەلای ئیشتەوە بژی بەرازیل بژی بەرازیل بەخوا کە گۆڵی لێگرێ بە سەعات دەگریم بە سەعات ئاخ بەرازیل لا بڕدەی من الإسماع بين الألمان والإسبان على الاتحاد المرضي بودري أسينسيو دول العالم رودي منتزع وجود کاک فەرەجان ئیشەکانمان چی لێوە تەواوت کردووە کوریشی چی بە قورعان یەکیشم بۆ ناگرێ خەریکە ئەو مێشکەمە تاقێ خوا نەکا بۆ خوا معقولە خبڵە فەتە حەسو تۆچی معقولە پلاگان بەرز کردەوە نە معلوماتێ نەزانیاریە لەسەرم ئیشانە ئەوە تا مدیکرێتی بە لبسەی بەش سوورە بۆ خوا تۆ ڕاستەکەی با من یەکشت بە تۆ بڵێم هەرچی مۆزەفەکانی خواریشەوە هەیە هەر هەمویان ناڕازین ئەڵێن ئاخر ئەم کابرایە نازانێ ناوی خۆی بە جوانی بنووسێ چۆن ئەوها کردویانە بە لێپرسراوی بەش خەریکە ئەو مێشکەمە تاقیە منیش سەر لەمە دەرناکەم من ئێستا پێم بڵێ چارەسەر چییە بۆ ئەمە چارەسەر ئەوەیە چاڕوانەکەی بزانین سەرکەوتووە بێیان نا خوای یارێکە تەواو نەبێت هەرفیکە لێ دۆڕاوین تەواو خوای جان حەکەم لی تێکچوت و پێ 6 دقەی کەی کاتە سەر سەری مەرفیکە لێ و دۆڕاین ئاخ چ داخێکە کردە دڵمەوە ئەرجەنتین بۆ ئاخر بۆ ئێستا چی بکەم ئەو حیا لەکوێ بێنمەوە چۆن بچمە ناو خەڵک ناتەواو یارێکە تەواو ئاخ ئەرجەنتین ئاخ ئەرجەنتین أرجنتين أرجنتين زنكا ولا لا شوي قرك دابا سلمى چییە فەتاحە باوکە ڕۆی لە چییە بۆ هاکەی ها ئەڵە ژنەکە سیکۆتینی مشکمان هەیە سیکۆتینی مشکە بۆ چییە لەگەڵ تۆزێ سێ چوار کڵۆدیدیتیە بۆم تێکەڵ کە یەک پەرداقی پڕم بۆ بێنە بابی خۆم و ئینتیحارەکەم تازە لە ڕوون نایە بچمە ناو خەڵک دا هەستە شەو درەنگ هەستە بن و بەیانی دایرە و هەیە هەستە دەوام سبێنێ هەر ناچم بۆ دەوام بۆچی ناچی بۆ دەوام و دیرەکە عقوبەدەیە خەڵک چاوەڕێی ژێردەستی ئێوەیە حەدی چیە من ئێستا حالێن مەسوول بەشم مەسوول چی بەش قوربەسەرە مۆزەفانەی لەژێر دەستی توایە مدیرەکە تۆی کردووە بە مەسوول بەش لەغۆ دێ ئێستا من وەزعم باش نییە ئێستا بەیانی من حەمە ببینم چی پێڵم چۆن لە ڕوون بە سەیری کەم بەدا منە فشەکە کورە قیر و سیا دۆڕا بەڵام چی لەو خەڵکە بکەم بە حەقی قورئان هەر لە ڕوون نایە بچمە ناو خەڵکەوە منە فش بە ئەرجەنتینەوە کرد و ئابشاری وایە باڵی وایە ئەوە عینەن تڕی بن گۆم ڕۆیشت کافرە چۆنی چۆنی دێشن وەرە هەواڵێکم پێیە چا هەواڵەتی بزن ئێستا لە لای بەڕێوە بەربوو ئەیوت فەتاحە سوور نەخۆشە نەهاتووە بۆ دەوام بەڕێبەر وایەوە ئارەوەڵە کۆرە باشی من نەخۆشیی شیشی ئاگەلیز نییە ئەوە ئەرجەنتینەکەی دۆڕاوە حیای نییە بێتە ناو خەڵکەوە ئەو بەڕاستە ئەی چی ئەی بوو بە بەڕێوەبەری وتووە نەخۆشم ناتوانم بێم بۆ دەوام لەوە خۆشت نابێت وەرە چین لای بەڕۆبەر کە پێڵین لەسەر حاڵ وەزەیشی ئەوەیە یاڵا بەڕ بڕۆ فەرمووە کاتۆ باش
سەرچاو فەرەج بەخێر بێن باشی باوکەم ئێوە لە چیان شکور باشن باشی تۆ شوێنی وەزع وەڵای تر ئەیگوزەرێنین باشی دەخوا بە زیابێت فەرموون ئەڵم قوربان ئاگەڵ لە فەتاحە کورە فەتاح داماوە نەخۆشە لە ماڵەوە کەوتووە چی لە فەتاح کورت داماوە بەسەر و ژێر دایانێ بە ساقەوە بە وەرە قوربان گیان تۆ واز لەوانە بێنە کاکە گیان عەسر نییە چەپێ گوڵی جوانی گەورەم بۆ بێنن قسە بۆ بکەم کاکە عەسر خۆتان کۆکەنەوە چین سەرێکی لێ ئەخی بۆچی ئەچی وەلای ئەی ناڵم نەخۆشە وەرە قوربان گیان نەخۆشیشی تو ئاگاو لە هیچ نییە قوربانگیان ئەوە ساختە چییە تۆ لی تێناگەی چییە؟ ساختە چی؟ کورە ڕۆڵە ئێوە غەڵەت تێگەشونەوە پیاوی چاکە ئەوە بەڕازی لە جەماعەتی خۆمانە دووبری شوێیە؟ هی بەڕازیل کۆرە خۆمان قوربان بەڕازیلی چیەوە ئەرجەنتینە ئەرجەنتین شتیوانی ئێوە بوختانی بۆکەن قوربانگیان ئەوە ویستێتی ماستاو بۆ تۆ بکە وەڵڵە ئەرژەنتینە من ئەوانە نازانم ئەمە قابلی قبول نییە لە دایرەی من ئابێ هەمووی بەڕازیل بێ لە کەسی قبوڵاکەم دە تۆ هێواش قوربان جەواب بەرداخی ئاو ناخۆم زەهری مارە خۆم تۆ چاوە لەو بەشەرەیە چۆ درۆ لەگەڵەکە بە منەڵێ بەڕازیلم کەچی ئەرجەنتینە خۆم بە قوربانیە بم ئێوە بڕۆنە دەرەوە باش بە ساقە دەبم مەگەر نەی بۆ ئێرە هەی کەزاب درۆزن ئەوە چێکە لێرە ئەوە چییە؟ ئەوە چییە؟ داخی دۆڕانی ئەرژەنتین بێنە ماڕێژی؟ تۆ قسەمەکە قەشبش تۆ لاری سوزانیت ئەزانم کێفیەری کردووی یا هەرکە بۆ ژووری کودەی ئەو بۆ معلوماتیشتان سەر و عقوبەتان حاصل کرد کار دێزەنەتن ئەو هەلێرن یان بۆ ژووری کودە دەی دەی باشە هەوای ڕوسیە بۆ عەمەلاتەوە خراپە ڕمس و شعبەی سامی گرانە کاتە و باش قوربان ئەم کاتە و باش بەخێر بێ بە نسبەت ئەوراقەکانە و خەریکە یەکتوە زیماوە واز لە ئەوراقەکان بێنە بۆ خۆتان خۆش بن و خوا جەزاتان باتەوە قوربانم گەورم ئێوە خۆش مناڵەکانی تۆ خۆش بێ شەڵایتە دەمە چی بکەین بەس قوربان من تەعزیەمان نەبوو تەعزیێ نەبوو ئەرجەنتینەکە و جوان ئەی چۆن ئەی هەر تۆ نەبووی مریشکی کوردی دەکرد بە ساقەی بەڕازیلی ها وەس قسە نەکەی لە خۆتەوە ئەڵەی کەناری شەنگاری تێگەیشتی قسە نەکەی نتەقنەی ئەوە لەسەرەوە ئەمرێک هاتووە لە مەسوول شوعبەیش لا ئەبرێ ئەبێ لە ماڵەوە دانیشی قوربان هەتاکەی تا مۆندیالێکی تر چایاوم چاوای هەڕوان ئەی هاوان ڕێگەی بەرمای هەڵیان باشکوم دەرکای جانەکەم لا وەرە ئەوە بۆ چۆڕە فەتە حەفشەکەر سێ و سڵفێ وەڵاهی موبایلەکەم بێ سوێسێمەوە لە ماڵەوە یا دۆڕاوی سەر شۆڕە لە ڕوو نایوە نییە سەری شۆڕە احترامی خۆ بگرە کێ سەری شۆڕە بزانە ئەم شۆ ئەڵمانیا چیتان لێکە وەڵات تەپڵتان پێ لێیە هاتی تۆ دەمێ ئەڵمانیای دەمێ بەرجەنجینی تۆ کامیانی بردوو مرێ ئەڵێ نیسکی باری بۆ کەس نییە من نیسکم ئاسە بە قوربان دەبم قژن احترامی خۆ بگرە ها بە کێرە لێ قسە برازیل بڵێ تۆ بڵێ تۆبە بڵێ تۆبە بڵێ تۆبەڵێ بڵێ تۆبە بڵێ تۆبەڵێ خواحافیزی بێ دکتۆرە گیان بەخێر بێ سەر چاو فەتاح شۆربا بۆ نێنم فەتاح گیان چاویش ناکاتەوە فەتوحی خیشک و چاوی کردەوە ئۆ لەخوا بە زیابێ علی برام دەمێکە هاتووی علی چی زارام دارا دارای چی زارام خۆ مەکتەب نییە ئەڵێم ژنەکە یاریەکە کێ بردێەوە بخوا فەتاح تێک چووە ئەڵەمانیا بردیەوە ها بەچ دیتە ئەڵمانیا الله ئەکبەر
ألمانيا 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 برديوة هاي كخوجة هتم هتم رتم تتم ألمانيا ألمانيا إس ألمانيا دي ألمانيا